دم باش بخير هاتن كورت كونكشن جدنجي امريكا هون في برنامج لسر بلاتفورم دنجي امريكا وساتلايتا NRT دبينن لواشنطن نهادا مجمر هشتي سبيدا رجع سي شمويا قرمترين صلاف جمن داخل شمو وهيرو زنجنا سپاس لای منی شو سلاوتان لبید لبرنامه امروماندا تیشک دخینه سر زیادبونی بلاوبونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا کۆبوونەوەی سێقۆڵی رووسیا تورکیا و ئێران لە تاران کێشە و ئاڵۆزیەکانی عێراق و پۆستی سەرۆکۆماری ئەو وڵاتە هەر دبێ بەرنامەیەدا مە راپۆرتێک هەیە لەسەر دەردێ ڕۆژنەمەڤانە فلیپینێک و وەرگرا خەڵاتی نۆبلێ ئاشتیە ji بۆ ئازادیە ڕاگەهاندنی بەشێکی زۆری ئەمریکایەکانی کە بە پێی پێویست ڤاکسینەکانی کۆرۆنایان وەرنەگرتووە لە مەترسی گەورەی دەرەنجامەکانی کۆڤید-19دان لە کاتێکدا حاڵەتەکان لە سەرانسەری وڵاتەکە بەرەو زیادبوون دەڕۆن. ئەمەش بە پێی هەڵسەنگاندنەکانی نێوەندی کۆنتڕۆڵکردن و ڕێگەگرتن لە نەخۆشیەکان. شارەزایانیش دەڵێن بەشە جیاوازەکانی جۆری ئۆمیکرۆنی ڤایرۆسەکە هۆکاری ئەم زیادبوونن. ڕەنگە بەم زوانە هەر قەڵەباڵغترین ناوچەی وڵاتەکە بەهۆی کۆڤید-19 بگەڕێتەوە بۆ سەردەمی فەرمانی دەمامکردن. لۆس ئەنجلس زیاتر لە 10 ملیۆن کەسی تێدایە و بەڕێوەبەری تەندروستی ناوچەکە لەم دوایەنەدا ڕایگەیاندووە ئەگەر ڕێژەی وەرگرتنی نەخۆش لە نەخۆشخانە بەردەوام بێت لە بەرزبوونەوەدا ئەوە بە زۆر دەمامکردن لە ژوورەوەی شوێنە گشتیەکاندا دەگەڕێتەوە. پێویستە دەسەڵاتە ناوخۆیەکان، شارەکان، ناوچەکان، ویلایەتەکان بڕیار بدەن سەبارەت بە زۆر دەمامکردن. چونکە کۆمەڵگاکان جیاوازن و شێوازەکانی گواستنەوەیان جیاوازە. هەروە گوتمان CDC ڕێنمایی زۆر ڕوونی هەیە لەسەر ئەم بابەتە. بە هەمان شێوە لە ڕێگەی ئاستی کۆمەڵگەی کۆڤیدیانەوە و پێشنیاری CDC ئەوەیە کە کاتێک تۆ لە ناوچەیەکدا بیت ئاستی کۆڤیدی تیا بەرز بێت ئەو جۆرە ناوچە پرتەقاڵیە وەک ناوچەی لۆس ئانجلس گرنگە خەڵکی دەمامک دابنێن لە ژوورەوە و بەڕاستی جیاوازی دەبێت لە ئەنجامدا. لە هەفتەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی خۆراک و دەرمانیان FDA مۆڵەتی بەکارهێنانی فریاگوزاریدا بۆ ڤاکسینی نۆڤاڤاکس کۆڤید-19 ڤاکسینێکە بە پێچەوانەی شێوازی mRNA کە لە زۆربەی پەتاکاندا بەردەستە. لەبری ئەوە خانەکان فێری چۆنێتی دروستکردنی پرۆتینێک دەکات بۆ هاندانی وەڵامدانەوەی بەرگری جەستە. نۆڤاڤاکس دەرزیەکی ڕاستەوخۆی ئەو پرۆتینەیە. نۆڤاڤاکس ئەوە تاکەدانە ڤاکسین بوو کە سەرنجێکی ڕاستەقینە بوو لەسەر بنەمای ئەو پرۆتەینەی کە ڤاکسینی نۆڤاڤاکسە. ئەوە شتێک بوو کە من دەمەویست ببم بە بەشێک لێی. لە کاتێکدا نۆڤاڤاکس بژاردەیەکی نوێ بۆ ئەو کەسانە دابین دەکات کە دوودڵن لە ڤاکسین، کۆشکی سپی دەڵێت پاراستن بۆ زۆرێک لە ئەمریکیەکان و خەریکە کەم دەبێتەوە. لەوانەیە کاتی ئەوە هات بێت کە جارێکی دیکە قوڵەکانمان بۆ وەرگرتنی دەرزیەکی بەهێزکارە هەڵبکەینەوە. یەکێک لە پەیامە سەرەکیەکان کە لەم ساتە وەختەدا ڕاگەیەنراوە ئەوەیە کە ئەگەر تەمەنت 50 ساڵیان زیاتر بێت و گەرم ساڵ لە ساڵی 2022دا ڤاکسینت وەرنەگرتووە ئەوە ئێجگار گرنگە کە ئێستا بچیت یەکێکیان وەربگریت. ئاستێکی زۆر بەرزی پاراستن دابین دەکات. بەرپرسانی تەندروستی ئەمریکا هوشیاریان داوا کە گۆڕاوە لاوکەکەی ئەمەکرۆن BA5 ژمارەیەکی زۆر لە حاڵەتە نوێیەکان پێک دەهێنێت. زیاتر لە حاڵەتەکانی پێشخۆی درمیە و خێراتر دەگوێزرێتەوە. توانای ئەوەی هەیە لە بەرگری زۆر کەسدا دەرباز ببێت لە نێوانیاندا ئەوانەی پێشتر تووشی ڤایرۆسەکە بووبوون. شایان پاشا بۆ راپۆرتی ئارەش عەرەبسادی دەنی ئەمریکا واشنگتن. دو مەهان پشتی کوشتنکاریە دبستانە یوڤاڵیدا دۆ پۆلیسین ویلایەتە تەکساسیا ئەمریکی پێداچۆنەخوا بەسەرکارێ دەهان کارمەندێن ئەولەکاریەدا ڕاگەهاند کو بۆ دەمێ هەفتەی و 3 دەقیقەیان دبستانێ دەبوون بڕیارەکە ڕاست و درست نەدان لێ دەمێک و چەکدارێکی 19 خوێندکارên زاڕوک و 2 مامۆستا کوشتین. راپۆرتا ku bi berfirehî serneketîna hemû ajansên ewlekariyê eşkere dike, notûyek serbazên wîlayetê jî bi nav dike ku gaştibûn dibistanê lê demê wî çekdarî teqel li xwendkaran dikir.
راپۆرت دیسان گوهرتنەکە مەزن دکە دنێوە ئاژانسێن ئەولەکاریە گشتیا ویلایەتە تکساسدا کو هەتابەری نەهاژی رەخنا لە کاربدەستین خوەجیهی دەهاتگرتن ji ber ku nekarî bûn zûtir wî çekdarî rawestînin. Raport xuya kir ka çend zêde polîsên wîlayetê û nobedarên sunûra jî li cihê rûydanê bûn lê karekî lezgîn encam nedan ji bo wî kabirayê rawestînin. ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەنگیدا لەسەر دەربڕینی پشتیوانی لە بڕیارەکەی فینلاند و سوید بۆ ئەندامێتی لە ڕێکخراوی ناتۆ. ئەندامەکان بە 394 دەنگی بەڵێ بەرامبەر بە 8 دەنگی نەخێر پشتیوانیان لە بڕیاری وڵاتەکان کرد. فینلاند و سوید ئەندامانی داهاتووی ناتۆ لە نزیکەوە بە دوواداچوونیان بۆ کراوە چونکە گۆڕانکاریەکەی گەورەیە نەک تەنها لە سیاسەتە ئاسایشیەکان بەڵکو لە شێوازی بەرگری گشتی لە ئەوروپادا. هەردوو وڵات لە زۆربەی ڕووداوە مێژوویەکانی ئەم دواییانەدا هەڵوێستی بێلایەنیان بەرامبەر بە رووسیا گرتبۆ بەر، بەڵام هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا وای کرد ئەوان ئاراستەیەکی نوێ بگرنەبەر. دوشنبه وزارت دەرڤایە ئەمریکی دووبارە پشتڕاست کرد و ji bo endametiya Finland û Swêdê di NATOyê da li havkirin û piştgiriyek xurt heye. Ev daxuyanî hadan piştî serokê Tirkiye Recep Tayyip Erdogan gotî Tirkiya dê rê li pêş endametiya wan bigire ji ber ku ew du welat sozên xwe ji bo neheştina tîrorê bi cih naînin. Li gor berdevkê Wezareta Derveya Emerîkî Ned Price Amerîka kar dike ku proseyê endamedbûnê bi lez bêxe. Hevdem encûmenê nûneran yên Emerîkî deng da ji bo piştevanîkirina endametiya van du welatên Bakurê Ewropa di NATOda. Ji bo giringiya vê dengdanê Sîrwan Qeço niha bi mereya Sîrwan yanî ev dengdana li Kongresî bûî çendê giring bû bo pêvajoya endametiya Swîd û Finland di NATOda. دەم باش دەخیلەڤایە دووپاتکردن لەسەر هەلوەستا ئەمریکا بۆ پشتگیریە ئەندامتیاوان هەردوو وڵاتان هەلبەت ئەف بریار تەنێ ئەف دەنگدان تەنێ di çarçeweya Kongrêsê dimîne û tu pêwendiya wê bi biryarên hikûmeta Amerîkî tineyî û ji xwe hikûmetê berê piştgiriya xwe ji vê kêrdayî ji destpêka ku van herdû welatan Finlanda û Swêd daxwaza endametiya NATOyê kirine ji ber wilo evaya tenê di çarçeweya pêwendiyên giştî de yê di çarçeweya piştgiriyeke ku him Kongresa Amerîkî ku nûnerê gelê Amerîkîne piştgiriya van herdû welatan dikin. Belê me bihîst ku Serokê Tirkiye Recep Tayyip Erdogan gotiye ku ew dê dîsan ew rê nada çunku Finland û Swîd mesela ku li civîna NATOya bilinda NATO li İspanya bibû berî mehekê yan bi tirjemehekê gotibû hevkatin hevkirin hatiye kirin lê niha dîsan dibêje ku ew welat sozên xwe bi cih nayîn. Ev çi tiştê nû heye divê buarê de? براستی و تشتکی دهات تجاوری کردن جبر کو اردوغان پشتی کو ریکهفتنه که تیگهشتنه لگل فنلندا و سوئد لتنشت جوین ناتو ی مدرید پایتخت اسپانیا امذکر جاوریت کرد کو اف هر دو ولات هند گاوان باویجن بشک جویر کفتنه او بو کو بتایبت سوئد هندک چالکوان کرد و یندن ین اپوزیسیونا ترکیه تسلیمی حکومت ترکیه بکن لی سوئد بتایبت پشتی داخویانین حکومت سوئدی گودنا مت سوز کوسا ندای متن سوز دایی کو او دارزاندن و دادگه کردن هنه کسان وره کردن اگر هات اثبات کردن کو پیوندیاوان به تروی خستن تروریستی هبن او یک حیان ها نبویه یعنی جبر ولو دهات چاوره کردن کو اردوغان ناراضی بونا خو یان اپوزیسیون خو همبر اندامتیا بتایبت سوئد یعنی او بتایبت سوئد بناف دکن کو نپابند بون بوان سوزن کو دابون دما جوینا مدرید ده سیروان ام دزانش دست پیکا درکتنا وی پرسی کو دوی هر سه ولات ناتو بتكراي دنجي بدن دنجي اري بدن عندما تيافان دو ولاتين اوروبي دي ناتو دا ليتو بيسيكو تركيا لداسبيكي قال كدجبو لجفينا اسبانيا يا بلند ناتوي وصا ديال بكو لها فاتنك هات يكرنينها اردوغان دي بيجا جارك دي او دنگ نادن بينغافا بي ان كانجي امي بزان كان دنگدانك وي بيكرن لسر عندما تيافان دو ولاتان تشتكي نو هي دي مثلا
يعني لگور کاربدەسێ ناتۆ دەبێژن ینی ئەو سەرلێدان هاتیە پێشکەشکردن و نەهاد قۆناغاک و لێڤەگەرێک هەیە و دوێ بریار لە سەروەیەکێ وەرەداین بڕیا دەنگدانە هەموو ئەندامێ ناتۆیە چێ نابێک و تو ئەندام لە دژی وەیەکێ بن هەگەر یەک وڵات ڤیتۆ بکار بینە ئێدی ئەف ئەندامەتی قبول نابێ هەردوو وڵاتان ژبەرولۆ هەلبەت ڕێکەفتنێک هەیە اف تشتاكو هي الجورجو بسبور دبيجن تاني مناورة كسياسية جالية حكومتها تركيا و كو حتى جي بي هناك جدسدان دن جالية سويد وفنلندا يور بجرن بتايبت سويد جبرجو سويد ديس جوتكو بيوانياما بكرد سوريا را بردوامه و ام تاني رخصتنا بكك وكو رخصتنا كتروريست ددن يعني ناس دكن وتشتك ددانو ستاندنا بكرد سوريا نيجو هرتنج برولو اردوغان لدجي فيك دركت وجارة قدن اوبوزيون اخو نشان دا سروان قاچو لپیش کنگرسی امریکی بو گلکی سپاس سەرۆکی ئەمریکا جۆ بایدن پاش گەشتەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆبوونەوەی لەگەڵ ڕابەرانی وڵاتانی عەرەب لە جەددا گەڕایەوە واشنگتن. بایدن لەوێ ڕوانینی خۆی بۆ بەشداری ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەرەنگار بوونەوەی ئێران خستە ڕوو. سەرۆک جۆ بایدن لە گفتوگۆکردنیدا شان بەشانی شازادەی جێنشینی سعودیە کە شانشینەکەی سەرجەدەیەکی مافی مرۆڤی ئەوەندە خراپە کە سەرۆکی ئەمریکا جارێکیان بە قێزەون ناوی بردووە. ئەوەی سەرۆک بایدن دەیکات پێشنیاری ئەوە دەکات کە مافی مرۆڤ ئەوەندە بایەخی نییە و دەکرێت لەسەر کۆمەڵێک کاریگەری تر سەودای لەسەر بکرێت. ئایا دووبارە پەیوەندیکردن لەگەڵ سعودیە شانی ئەو رەخنانە بوو لە سەردانەکەی و بینینی شازادەی جێنشینی سعودیە وا دەرەکەوێت بایدن ڕای وابێت دوورکەوتنەوەی واشنگتن لە خۆرهەڵاتی ناوەڕاست هەڵە بوو بێت. ئێمە پاشەکشێن ناکەین و ئەو بۆشایە جێنا هێڵین تاوەکو چین و رووسیا و ئێران پڕی بکەنەوە بەڵکو لەم ساڵتەوەختەوە هەوڵ دەدەین بە سەرکردایەتێکی چالاکانەی ئەمریکا و بیر و باوەڕەکانی لە ناوچەکەدا بین. لە کۆبوونەوەی لووتکەی جەددا بایدن لەگەڵ سەرکردەکانی عەرەب لەسەر ئاسایشی وزە دواوە بەڵام ڕایان نەگەیاندووە کە بەرهەمهێنانی نەوت زیاد دەکەن بۆ قەرەبووکردنەوەی بەرزبوونەوەی نرخەکان کە بەهۆی شەڕی ئۆکرانیاوە کەوتۆتەوە. وستقوم المملكة بدورها في هذا المجال. شانشینەکە لەو بوارەدا ڕۆڵی خۆی دەگێڕێت. ڕایگەیاندووە کە ڕێژەی بەرهەمهێنانی گەیاندۆتە 13 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکدا. بەم شێوەیە سعودیە هیچ توانایەکی زیادەی نابێت بۆ زیادکردنی بەرهەمهێنان. سەرۆک جۆ بایدن بنەماکانی بەشداریکردنی ئەمریکای لە ناوچەکەدا خستە ڕوو بەهێزکردنی هاوبەشیەکان پشتگیریکردن لە تواناکانی بەرگری ڕێگریکردن لەو زلهێزانەی کە لە ڕێگای کردەوەی سەربازیەوە هەوڵە دەنزاڵ بن ئازادی کەشتیوانی بخەنە مەترسیەوە. بایدن ستایشی ئاگربەستی یەمەنی کرد لە نێوان هاوپەیمانەکان بە سەرکردایەتی سعودی و حوسیەکانی سەربەتاران بەڵێنشیدا گژیەکان کەم بکاتەوە بە جۆرێک بتوانێت کۆتایی بە ناکۆچیەکان بهێنێت. لە کۆبوونەوەکەشدا بە پیاوەکانی ود داهاتوو بۆ ئەو وڵاتانەیە کە ژنان تایدا دەتوانن مافی یەکسان بەدەست بهێنن. بەشداریکردن لە بنیاتنانی ئابووری بەهێزتر و کۆمەڵگای خۆراگەر و سوپای مۆدێرن و بەتواناتر. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە هاوکاری ئاسایشی خۆراک بە بڕی 1 ملیارد دۆلار لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا خەرجەکات لە کاتێکدا واشنگتن پلانێکی گەشە سەندین ژێرخانی ئابووری ڕاگەاندووە بۆ ڕووبەڕووبوونەوەی دەست پێشخەریەکەی کەمەربەندیەک ڕێگای چین. هەروەها بایدن پێشوازی لە بەڵێنی 3 ملیارد دۆلاری سەرکردەکانی کەنداو کرد بۆ ئەو بەرنامەیە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی پارسی ویداک سوارە لە کۆشکی سپیەوە. لە باجارێ تورتسکی هەرێما دۆنتسکی ئۆکراینە خەڵک بە دەنگی تەقینان ڕابوو ڕەخەکی مالا خانم گولیانە یان گلیانە دوورۆڤا هاتیە وێرانکردن و ئاگەر ji cihê teqînan jî bilind bûye. Ev bajarê nêzîkî berokên nêvbera hêzên Rûsî û yên Ukranî li rojhilata Ukrayna bûye meydana şeran keyf Moskwa xetebar dike bi êrîşan li ser sivîlan li herêmên rojhilat û başûrê welatî. موشەکەکانی رووسیا شارەکانی ئۆکرانیایان کردووەتە ئامانج و ئۆکرانیاش دەڵێ لەم چەند ڕۆژەی ڕابردوودا دەیان کەس کوژراون. هێرشە نوێەکانی رووسیا دوای ئەوە دێکە مۆسکۆ ڕایگەیان
ئۆپراسیۆنە سەربازیەکانی زیاتر دەکات و کیەفیش رووسیا بەدانانی ئامێری هەڵدانی موشک لە گەورەترین وێستگەی ئەتۆمی ئەوروپا تۆمەتبار دەکا. شاری تۆرێتسک لە ناوچەی دۆنێتسک یەکێک لەو شارانەیە کە لەم دوایانەدا نزیک بووەتەوە لە بەرەکانی شەڕ و موشک و تەقینەوەی بەردەکەوێت. لە شوێنێکی ئەم قەزایە تەقەکردنێکی تۆند هەبوو، دواتر هەموو شتێک کەمێک بێدەنگتر بوو. من چاوەکانم داخست لە ناکاو وەک ئەوە وابوو زریانێک لە دووکەڵی ڕەش و ئاگری سوور لە پەنجەرەکەمەوە هاتە ژوورێ و من بەرز کرامەوە، نازانم چۆن هەستامەوە و دووبارە دانیشتمەوە. لەگەڵ پەرەسەندنی ململانەکان و هاوکات زیادکردنی قەیرانەکانی وزە و خۆراک لە جیهاندا، وەزیرانی دەرەوەی یەکێتی ئەوروپا بیل لە قەدەخەکردنی کڕینی زێڕ لە رووسیا دەکەنەوە. هەروەهاش پێدەچێت ژمارەیەکی زیاتری رووسیەکان بخرێنە لیستی ڕەشی یەکێتی ئەوروپاوە. پارێزگاری هەرێمی دۆنێتسک مۆسکۆ تۆمەتبار دەکات بە تۆبارانکردنی ژێرخانی مەدەنی بە تایبەت دامەزراوە پەروەردەیەکان. گوتەبێژی وەزارەتی بەرگری ئۆکرانیا ڕایگەیاندووە تەنها لە 30 هێرشە ئاسمانیەکانی رووسیا ئامانجە سەربازیەکان دەپێکن، ئەوانی دیکە بەسەر هاوڵاتیانی مەدەنیدا دەکەونە خوارەوە. ئەمەش لە کاتێکدایە کە رووسیا ڕەتی دەکاتەوە بە مەبەست هاوڵاتیانی مەدەنی ئۆکرانیای کردبێتە ئامانج. دەنگەکە وەک بووم وابوو، چاوەکانم کردەوە و گوێم لە منداڵەکەم بوو کە هاواری دەکرد دایکە، بەڵام نەیدەتوانی بێتەلام. ترسا بووم و تەمەنام دەکرد قاچ و قۆڵی لەدەست نەدابێت. دواتر ڕام کرد بۆ لای و شومە ژووری منداڵەکەم کە هەر لە شوێنی خۆی بوو. زۆر ترسناک بوو. سپاس بۆخوا کە زیندووە و باشە و قاچ و قۆڵەکانی تەندروستن. مۆسکۆ لەشکرکشی بۆ سەر ئۆکرانیا بە ئۆپراسیۆنی سەربازی تایبەت ناودەبا بە ئامانجی داماڵینی سەربازی ئەو وڵاتە. لەلایەکی دیکەوە کیەف و ڕۆژاوا دەڵێن هێرشەکەی رووسیا لەشکرکشیەکی ناڕەوایە بۆ سەر ئۆکرانیا و هەوڵێکە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو وڵاتە کە لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991ەوە لە ژێر کۆنتڕۆڵی مۆسکۆ دەرچووە. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە کۆبوونەوەی لووتکەی تاران ئەمڕۆ سێشەمە سەرۆککۆماری تورکیا ڕەجەب تەیوب ئەردەغان دەیەوێت زاڵ بێت بەسەر ناڕەزایەتیەکانی ئێران و رووسیا بەرامبەر بە ئۆپراسیۆنی سەربازی تورکیا لە سووریا. ئەم کۆبوونەوەیە لە کاتێکیشدایە ئەردۆغان هەوڵ دەدات ڕێککەوتنێک بۆ هەناردەکردنی گەنمی ئۆکرانیا ئەنجام بدات. ئۆپراسیۆنی سەربازی تورکیا بۆ سەر کورد لە سووریادا لە سەروی کارنامەی ئەردۆغاندایە. سەرۆککۆماری تورکیا کاتێک ڕۆژی سێشەمە لەگەڵ هاوتا ئێرانی و رووسیەکان لە تاران لە کۆبوونەوەدایە. ڕابەری باڵای ئێران ئایەتوڵا عەلی خامنەیی لە تاران لەگەڵ سەرۆکی تورکیا کۆبەوە و پێیگوت هێرشێکی لەشکری بۆ سەر سووریا دەبێتە مای نائارامی هەرێمەکە. تەلەڤیزیۆنی دەوڵەتی ئێران دەڵێت خامنەی گوتوویەتی هەر هێرشێکی لەشکری بۆ سەر سووریا دەبێتە هۆی زیانگەیاندن بە هەرێمەکە و لە بەرژەوەندی تیرۆریستاندا دەبێت. بەو پێی کە هێزەکانی تورکیا لە ئێستادا بەشێکی زۆری سووریایان بە درێژایی سنووری تورکیا کۆنتڕۆڵ کردووە. تاران نیگەرانە لە فراوانبوونی کاریگەریەکانی ئانکەرا لە وڵاتەکەدا کە بە هاوپەیمانێکی نزیکی خۆی دەزانێت. هەوڵەکانی ئەردۆغان بۆ زاڵبوون بەسەر ناڕەزایەتیەکانی ئێراندا ئاڵۆستر بووە بەهۆی هەوڵەکانی نزیکبوونەوە لە ئیسرائیل و عەرەبستانی سعودیا کە هەردووکیان ڕکابەری ئێرانن. ئێران و تورکیا مێژوویەکی دوور و درێژیان هەیە لە ڕکابەری یەکتردا، بەڵام شرۆڤەکاران ئەو ڕاستەی کە ئەردۆغان سەردانی تاران دەکات بە نیشانەیەک دەزانن کە دەتوانرێت ڕێککەوتنێک ئەنجام بدرێت. لە کاتێکیشدا ئاسمانی سووریا لەلایەن هێزەکانی رووسیاوە کۆنتڕۆڵ کراوە. ئەردۆغان پێویستی بە هاوکاری پوتینیش هەیە. ئامانج لەم کۆبوونەوە چییە؟ ئەم سێ سەرکردەیە چیان لە یەکتریان دەوێت؟ عومەری ئێڵخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان ئێستا لەگەڵماندایە بۆ ئەم باسە. ئەم کاتت باش کاکومەر سوپاسی کاتی جەنابت دەکەم. پێش هەموو شتێک دەمێ بزانم ئەم سێ سەرکردەدا چیان لە یەکتریان دەوێت؟ ئەو کاتتان باش سلااو لە بینەرانی دەنجی ئەمریکا. من لە وایە زۆر ڕۆشنە ئەوەڵەن بەرژەوەندی ئەو سێ سەرکردەیە یا ئەو سێ وڵاتە وەک یەک نییە.
ئێرانە کە لە دوای شەڕی ئۆکراین بە تەواوی چۆتە باوەشی رووسیەوە بۆتە هاوپەیمانی رووسیەوە تازە ڕێگەی گەڕانەوەشی نییە تەنانەت ئەو قەراردادانەی کە هەفتەی لەوە پێش و ئەوانە گاسپرۆمی رووسی بەستویەتی لەگەڵ شرکەتی نێوتی ئێران بە گەورەترین سەرمایە گوزاری خارجی دادەنرێ و دەڵێن تا 160 میلیارد دلار ئەوەش بۆیە کە مەسلەی نەوتی ئێران و کۆنتترۆلی نەوتی ئێران و بازاری نەوتی ئێران فرۆشتنی نەوتی ئێران هەمووی بێتە ژێر دەستی رووسیە و ئێران هیچ چارەیەشی نییە غەیری ئەوەی ئەوە قوڵ بکە و خۆی ئامادە دەکات بۆ دەورەی دوای بەرجام چونکە بەرجام ناگات بە ئامانجوو هەموو دیاردەکانەوە نیشان دەدەن کە بەرجام هیچی بۆ ناکرێت لە هەمان کاتدا رووسیە دەیهەوێ جۆرێک امتیاز بدا بە تورکیا بۆ مەسلەی ئۆکراین دەوری تورکیا لە ئۆکراین گرینگە. کاکومەر باسی سووریا بکەین ینی بەپێی راپۆرتەکان کە ئێستا بیستمان ڕێبەرانی یان ڕێبەری باڵای ئێران بە سەرۆک ئەردوگانی گوتووە کە هەر ئۆپراسیۆنێک لە سووریا یارمەتی گروپە تیرۆریستەکان دەداتن و وتراوەش کە پێی گوتووە چەندین گروپی تیرۆریستی جیاجیا هەن. تێگەشتنی جنابەت لەم جۆرە ڕاگەاندنانە؟ منم ئێران بە هیچ جۆرێک پێخۆش نییە تورکیا ئۆپەراسیۆن لە خاکی سووریەدا بکە بەڵکە بە پێچەوانە دەیەوێت لەو دەرفەتەی کە ممکنە رووسیە هێست کێشێتەوە ئێران جێگەی پڕکاتەوە. ئەوە یەشێک لە مەسەلەکانە لە هەمان کاتدا ئێران پێی ناخۆش نییە کە کوردەکانی سووریا لاواز بکرێن بەرحاڵ لە هەر لایەکەوە زەربە لە کورد بدرێ بەنەفعی هەردووکیانە. پێم وایە لەو بابەتەشەوە ئێران ڕەنگە ئیمتیاز بدا هەر ئەوەی کە خامنەی دەڵێ ئێمە دژی دەبینە ئاغای ئەردۆغان دەڵێ لە تاران کە ئێمە تەوافقمان کردو بۆ پاراستنی ئەمنیەتی سنوورەکان لەو لاشۆ ممکن لەسەر پەکەکە تەوافقاتێکیان کردبێت بەڵام پێم وایە هەموو ئەوانە پایدار نییە سەقامگیر نابێ دوورکەوتنەوەی ئێران و تورکیە لە وەزعیەتەدا بەردەوام دەبێت تەنانەت بۆ قەراردادی ناردنی گاز ڕئیسی کە ئێمە کاوچۆی دەکەین و سعی دەکەین نێکوتمان کردووە قەرارداد گاز بڕێوە دەبینەوە بۆیە پێم وایە ناکۆچیەکانیان بەردەوام دەبێت هەر تگلا خەریکی مانۆڕن بە جۆرێک ئیمتیازی دیکە وەرگرن و رووسیەش سعی دەکاکە ئەوانە پێکەوە بسازێنێ ئێران دەبێتە مەتحیدی بەڵام لە هەمان کاتدا تورکیە ناتوانێت لە ئیتحاد لەگەڵ ناتۆ لەو هاوپەیمانیە بچێتە دەرێ. کاکومەر ئێمە چاوەڕوان دەکەین کە کۆبوونەوەیەکی لووتکەی بکرێن لە نێوان هەر سێ سەرکردە سەرۆکی رووسیا و سەرۆکی تورکیا و سەرۆکی ئێرانش نازانین تا چەندێک بووە نەبووە ئێمە چاوەڕوانی هەواڵەکانن بەڵام دەمویست بڵێم کە رووسیاش بە هەمان شێوە حەز ناکە تورکیا لە سووریادا کردەوەیەک بکاتن یان ئۆپراسیۆنێک بکاتن لەم لووتکەیەدا ڕۆڵی ڤلادیمیر پۆتین چی دەبێ؟ ئەو داوای چی دەکە لەو دوو وڵاتە؟ بە نەزەری من ممکنە ئەوە ئەگەرێکە کە لەسەر سووریە بازێک تەوافۆ لەگەڵ تورکیە بکات چونکە مەسەلەکە زۆر ئالۆزە لەبەر مەسلەی ئۆکراین ئێستا احتیاجی بەوەیە ئۆکراین ئێستا دەوری تورکیە لە مەسلەی ئۆکرایندا بۆ رووسیە گرنگترە بۆیە ممکنە هێندێک امتیاز بدەن بە تورکیە یا هێندێک تەزمینی بدەنێ کە سنوورەکانی دەپارێزرێ یا کورد دوور دەخەنەوە یا ئەو هێزانەی ئەو میلیشیایی سەر بە تورکیە لە جێی خۆیان دەبن و مەسەلەن سووریە و رووسیە هێرشیان بۆ ناکەن ڕەنگە بە تەوافقاتێکی وا بگەن کە بە نەزەری من ئەوەش هەر ناتوانێت شتێکی بەردەوام بێ و سەقامگیر بێ چونکە رووسیە دەیەوێت حکوومەتی سووریە بمێنێتەوە لەگەڵ ئێران لەگەڵ ئێران هەم نەزەرە و ئەردۆغانیش بە ئاشکرا دەیهەوێت دەستی لە تورکیا لە سووریە ئاواڵە بێ هەر بەو شێوەیە لە عێراقیش لە کوردستانی عێراقیش دەستی ئاواڵە بێ و هێزی خۆی زیاد باشە. کاکومەر بەپێی وەکو قسەی جەنابش باس دەکەی کە سووریا خۆی ڕەنگە
هەڵوێستێکی جیای هەبێ یان هەلووسێکی تری هەبێ بەرامبەر بە ئەوەی کە تورکیا ئۆپراسیۆنی بکایان ناکە بەڵام بەپێی راپۆرتەکان کە بیسمان حەسەدە هێزی وەکو بڵین سووریای دموکرات ئاڵای وڵاتی سووریا لەسەر ئەو بنکانەیان بەرز کردوتەوە کە سنوورن لەگەڵ تورکیا. ئەمە نیشانەیەکە کە ئەوانش دەیانەوێت بڵێن ئەها ئێوە کارێک بکەن کارێک لە ناوڵاتێکی ئەندامی نەتەوەی گرتوەکانە دەکەن نەک دژی کوردیان دژی کۆمەڵەیەکی تر دەکەن. ئەمە وەکو پێت وایە کە هەنگاوێکیان یان هەنگاوێکی باش بێ لە لای ئەو هێزانە بۆ ئەوەی ڕێگر بن لە ئەوەی کە یانش جیهان پێی ناخۆش بێ کە تورکیا کارێکی وا بکات لە ناو سووریادا؟ نە بڕوای من ئەوە سیاسەتێکی ژیرانە نییە بەو دلیلەکە هەسەدە و یەکەگە زۆر نزیکیان هەیە لەگەڵ ئەمریکا و بێ پشتیوانی ئەمریکا خۆ ناگرن و نە سووریا و نە رووسیا هیچ تەزمینێکیان نییە بۆ کورد و بۆ ئەو بەشەی کوردستان. من پێم وایە ئەوە کاتیە و لە هەمان کاتدا سووریا ئەو هێزە و ئەو لەشکرە ناهێنێتە سەر سنوورەکان و شەڕی تورکیا بکە. ئەوەش لە قودرەتی دانیە پێم وایە ناهێڵن ئەوە ببێ. من لەم وایە ئەو سیاسەتەی کە ئەوان دەستیان لە سووریا هەڵنەگرتووە ینی هەسەدە و یەپەگە پێم وایە سیاسەتێکی نادروستە تا ئێستاش لەبارەوە زیانیان پێگەیاندون. باشە کاکو لە کاتێکە کە بۆ نمونە ئێران و رووسیاش کە زۆر وەکو دەڵێن کارکتەری کاریگەرن لە ناو سووریادا دژی ئەوە بن کە تورکیا کارێک بکاتن و لە ناو سووریادا چەند ڕۆژێکە بیستمان کە ئامادەکاری کراوە بۆ کارێکی وە کە تورکیا بەڕاستی ئەوەکو لە ئێریشێک دەکاتە لەسەر ئەو شوێنانێکی خۆی دەستیشان کردووە. دوای ئەو کۆبوونەوەیە تۆ بڵێ تورکیا و سەرۆک ئەردۆغان چ بڕیارێک بدا بڕیارێک بدا کە خۆی بکشێتەوە لە کارێکی ئەوهایانە؟ من پێم وانە پێم وایە ڕەنگە هێندێک ئەوە دواکەوێ ئیمتیازاتێک ئێستا وەرگێت بەڵام بە بڕوای من کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زۆر قوڵن. ئەگەر تەوەجه بکەین سەفەری سەرۆک بایدێنیش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆبوونەوەی لەگەڵ نۆ وڵاتی عەرەبی لەگەڵ ئیسرائیل لە ئەسڵدا هاوپەیمانی پێکدێنی رووسیا لە ئەوروپا و لە ئەمریکا و ئەوانە دەستی لە بازارەکانی براوە زۆری مەسەلەی نەوتی بۆ مهمە نەوت و ئێنێرژی دەیەوێت دەسەڵاتی تۆ لەسەر ئێرانیدا تەسبیت بکە و احتیاجشی هەیە بە بەزێک یارمەتی نیزانی ئێران وەک مەسەلەی ئەو پەهباد و فڕۆکەی بێفرۆکەوان. پێم وانە ئەو کێشانە چارەسەر بێ و ڕۆژهەڵاتی ناوین تەماکان دەکڵێ و ئاژاوە و شەڕ و بشێوی زۆرتر ڕووی تێدەکا و تورکیەش حەول دەدەن هاوپەیمانی دیکە پێک بێنن بەڵام بە نەزەری من مەسیریان لێک جیا دەبێتەوە ینی ڕێگەی جیاوازیان دەبێت. بەرز عومەری ئیلخانی زادە سکرتێری گشتی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵ کورد کۆنکشن بوو. زۆر سوپاس. زۆر سوپاس بژیت. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. عێراق بۆتە وڵاتێکی پڕ لە ئاڵۆزی سیاسی و تەنانەت وەک هەندێک لە شیکەرەوە و چاودێریش ئاماژەی پێدەکەن زۆر قورسە بتوانرێت پێشبینی ئاراسەی ڕووداوەکان و پەرسەندنەکان بکرێت بە ئەندازەیەک کە دەشێت بگوترێت ئەو شیکردنەوانەی لەسەر بنچینی ڕووداوەکانی ئەمڕۆمان لەوانەیە بۆ سبەی تەواو بە پێچەوانە بێتەوە. بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی عێراق و ناکۆکیەکانی لایەنە کوردیەکان لەسەر پۆستی سەرۆکایەتی عێراق دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان و هاوکارمان بەڵێن ساڵح لە نێوەندی هەواڵی دەنگی ئەمریکا.
بەڵێن یەکەم پرسیارم لە تۆ دەست پێ یەکەم پرۆسەی سیاسی لە عێراق بەکوێ گەیشت و بۆچی پاش 9 مانگی هەڵبژاردن هەتا ئێستاش نەتوانراوە حکوومەتێکی نوێ پێک بهێنرێت. هێرو ئەمە یەکەمین جارە لە پرۆسی سیاسی عێراقا لە ساڵی 2023ەوە هەتا ئێستا پێکێنانی حکوومەت ئەوەندە دوا بکەوێ و زۆرێک لە چاودێری ئاماژە بەوە دەکەن کە ئەگەری دواکەوتنی زیاتر هەیە بە تایبەتی پاش کشانەوەکەی مقتەدە سەدر لە پرۆسی سیاسی عێراق ئەمە کە دەرفەتێکی خوڵقان بۆ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی بەڵام هێشتا ئەو دەرفەتە ئەوەندە تۆکمەنیە کە بگوترێ ئەم لایەنانی چوارچێوەیە مانگیش دەتوانن حکوومەت پێک بێنن ڕۆژ بە ڕۆژ ڕەوشی عێراق ئاڵۆستر دەبیانی ئێستاش بە تایبەتی دوای بڵاوبوونەوەی ئەو تۆمارە دەنگیانی وەکو دەگوترێ هی نووری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە بۆیە چاوەڕوان ناکرێ بۆ یەک دوو مانگی داهاتوش بەلانی کەمەوە ئەم حکوومەتە نوێی عێراق پێک بهێنرێ هەرچەندە چوارچێوەی هەمانگی ینی پێش جەژنی قوربان ئاماژەی بەوە دەکرد کە نەخێر لە دوای جەژن لە ماوەی چەند ڕۆژێکدا دەتوانن گرێکوێرەی پێکێنانی حکوومەت بکەنەوە هەتا ئێستا نەیانتوانیوە لەسەر ناوێک یەکلا ببنەوە هەرچەندە چەند ناوێکیان خستۆتە ڕوو بەڵام هەر سات بە سات ئەو ناوانە گۆڕانیان بەسەردادێ و نازانرێ چ شتێک دەبێتە بڕیاری کۆتایی بۆیان. بەڵێن لەگەڵمان بمێنەرەوە ئەچینە لای پامنەرمان دڵشاد ئەنوەر دڵشاد دەزانین دوێنێ شاندی پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی فواد حوسێن چووە سلێمانی بۆ کۆبوونەوە لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باڤڵ تاڵەبانی ئەنجامی ئەو کۆبوونەوانە چی بوون چ زانیاری نوێ هەیە؟ بەڵێ دیارەوە کاگەدارن کە دوێنێ فواد حوسێن کە نێردەی پارتی دیموکراتی کوردستان بوو سەردانی باڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد. دیارە سەردانەکە دوای ئەوە بوو کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان کۆبوونەوە بەڵام نەگەیشتە هیچ ڕێککەوتنێک بۆ دیاریکردنی وادەیەک بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق. دیارەمە بەڕای زۆرێک لە پەرلەمانتاران پێیان وایە ئەمە دەرفەتێک بوو بە یەکێتی پارتی بۆ ئەوەی ڕێک بکەون لە نێو خۆیاندا. دیارە سەردانەکە لەو چۆچایەوەدا بوو بەڵام بەپێی و زانیاریی کە دەست پێمە گەیشتووە سەردانەکەی فواد حوسێن نێردەی پارتی دیموکراتی کوردستان بۆ لای باڤڵ تاڵەبانی ئەنجامی کێوتوی نەبووە بە تایبەت کە فواد حوسێن بەناوی پارتی دیموکراتی کوردستانەوە داوای لە باڤڵ تاڵەبانی کردووە کە دەستبەرداری پۆستی سەرۆکۆماری عێراق ببن لە بەرامبەر ئەوەی کە سەرجەم پۆستە سیاجەکانی تری عێراق بۆ یەکێتی نیشتیمانی بێ بەڵام باڤڵ تاڵەبانی ئەم داوای ڕەت کردوێتەوە دواتر وادەیەکی تر دیاری کراوە بۆ ئەوەی باڤڵ تاڵەبانی لەگەڵ باڵێن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆ بێتەوە. بەڵام زانیاریەکان ئاماژە بۆەکەن تا ئێستا هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پارتی دیموکراتی کوردستان سوور لەسەر خواستەکانیان بۆ بردننی پۆستی سەرۆکۆماری عێراق و تا ئێستا نەگەیشتونە. بەڵێ دەگەڕێمەوە لای تۆ بەڵێن ئاماژەت بە بڵاوبوونەوەی هەندێک تۆماری دەنگی کرد کە وەک دەگوترێت ئەمانە تۆماری دەنگی نووریە مالکی سەرۆکی دەوڵەتی یاسایە ئەمە تا چەندێک کاریگەری دەبێت بە پرۆسەی سیاسی عێراقەوە؟ بەدڵنیاییەوە هێرە کاریگەریشی ئێجگار خراپی دەبێت لەبەر ئەوەی دۆسەی بێمتمانەی نێوان لایەنەکان ینی هێندەی تر گەورەتر دەکات دەشێت لایەنەکان لە کاتی کۆبوونەوە تایبەتەکانیاندا کۆمەڵە موجاملەی گەورەی یەکتر بکەن بەڵام لە کۆبوونەوە داخراوەکاندا یا لەو جۆرە کۆبوونەوە تایبەتانەدا پێدەچێت بیرکردنەوەکان شێوازێکی تریان هەبێ و بیرکردنەوەکان ئاڕاستەی تریان هەبێ هەتا ئێستا یەکلا نەبۆتەوە هەر ئەمڕۆ کە قسەی تیادا دەکەین ئێستا ئەنجومەنی باڵای دادوەری لە عێراقدا بڕیاری داوە کە لێکۆڵینەوەیکی ورد بکە لەسەر بنچینەی ئەو داوای یاساییانەی لای دادپارێزی دادگای کەرخ تۆمار کراون. بێگومان خاڵێکی زۆر گرنگ لێرەدا ئەوەیە پێدەچێت لایەنەکانی ناو چوارچەوەی هەماهەنگی ینی پەشیمان بنەوە لەو ڕایی کە هەیەیان بووە نووری مالکی بکەنە تاکە کاندیدی خۆیان بۆ پۆستی سەرۆکوەزیری عێراق چونکە ئەم جۆرە لێ دوانانەی کە مالکی داوێتی وەکو دەگوترێ مالکیە چەندە وەکوتمە تا ئێستا پشتڕاز نەبووتەوە بەڵام ئەگە پشتڕاز بووە کە مالکیە ئەوە ئەگەری بوونی مالکی
بەسەرە وەزیری داهاتووی عێراق دەخاتە خانەی سفرەوە یاخو بەرەو سفری دەبات. مقتەدە سەدر سوورە لەسەر ئەوەی کە پێویستە مالکی بە هەموو شێوەیەک لە بواری سیاسی عێراق دوور بکەوێتەوە و نارەوەندا داوای دانیشتنیشی لێ دەکات لە هەمان کاتیشدا خۆی و وەک مقتەدا دەڵێ گەندەڵکارە هاوکارەکانیشی بچنە بەردەم دادگایە خۆیان ڕادستی دادگا بکەن. بەڵێ دڵشاد ئاماژەت بەوە کرد کە کاتێک دانراوە بۆ کوبوونەوەی نێوان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە لە ئەگەری ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئایا ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێت؟ بێگومان لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق کە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا زۆر جەخت لەسەرەوە کاتەوە کە بە ڕێکەوتنەوە بشتە نێو دانیشتگای پەرلەمانی عێراق لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا دیارە ئەگەرەکانەوەیە کە ئەبێت هەردوو لایەن هەرێکەوە بەکارێکی خۆیەوە یەکێتی نیشتیمانی بە بەرهەم ساڵح و پارتی دیموکراتی کوردستانی بەڕێبەر ئەحمەد بشتە نێو پەرلەمانی عێراق و دەنگی پەرلەمانتارانی عێراق بلانی نێوانی نێکلایی بکاتەوە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە من لە بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستانەوە دەستم کەوتووە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق پێ ناچێت پارتی ڕێگە بدات کە سیناریۆی ساڵی 2018 دووبارە ببێتەوە و لە نێو پەرلەمانی عێراق کاندیدەکەی شکست بێنێت بۆیە لە حاڵەتی ڕێکنەکەوتنی یەکێتی و پارتیدا هەموو ئاماژەکان بۆ ئەوە چونکە پارتی دیموکراتی کوردستان مخاتعە یاخود بایکۆتی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکەوە بەشداری لە پرۆسەکەدا نەکات. بەڵێنەوە دەبینین لە هەرێمی کوردستان ناکۆکیەکی زۆر هەیە لە نێو خۆی با بڵێن لایەنەکانی هەرێمی کوردستاندا لەسەر پۆستی سەرۆک کۆمار دەمەوێت بزانم با بڵێن چوارچێوەی هەماهەنگی چۆنن لە ناوخۆیاندا ئایا ئەوانیش ناکۆکیان هەیە یان نا؟ هێرۆ بەر لە کشانەوەکەی مقتەدە سەدر لە پرۆسی سیاسی عێراق و لە پەرلەمانیش ینی جۆرێک لە هاو هەڵوێستی و جۆرێک لە یەکگرتووی لە ناو لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگیدا دەبین لا بەڵام لە دوای کشانەوەی سەدر هەز دەکرێت کە ئەو جۆرە یەکگرتووی و هاو هەڵوێستیە نەماوە چونکە تەنها بەرژەوەندیە کە ئەم لایەنانەی چوارچەوەی هەماهەنگی بەیەکەوە بەست بووەوە ئەوە بوو بەرەنگاری سیاسەتەکانی مقتەدە سەدر ببنەوە ئێستا کە مقتەدا کشاوەتەوە ینی دەرکەوتووە کە ناکۆچی قوڵ لە نێوانیاندا هەیە ئەم لایەنانە پێشتریش ناکۆک بوون تەنها خاڵێک کە کۆی کردبوونەوە بەرەنگاربوونەوەی مقتەدە سەدر بوو بۆیە ئێستا کاتێک کە باز دێتە سەر دابەستکردنی پۆستەکان و پشکەکان لە ناو حکوومەتی داهاتووی عێراقدا بە دڵنیاییەوە ناکۆکیەکان زۆر گەورەتر دەبن فراوانتر دەبن و کەلێنی گەورە دەکەوێتە نێوان ئەو لایەنانەی چوارچەوەی هەماهەنگیەوە. بەڵێ دڵشاد دێمەوە لای تۆ دەزانین ئێستا وەکو شیکەرەوان ئاماژەی پێکەن کوردەکان لەگەڵ لایەنە عێراقیەکاندا کێشەیان نییە کێشەکانیان لە ناو خۆیاندا هەیە باشە بۆچی پارتی و یەکێتی پێداگیری لەسەر خاڵەکانی خۆیانەکەن بۆچی هەتا ئێستا لە بەردانواندنیان نەکردووە؟ بەڵێ دیارە پێشتر کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێکەوتندا بوو لەگەڵ مقتەدە سەدر پێی وا بوو کە پۆستی سەرۆک کۆماری عێراق ئەتوانێت لە ڕێگەی هاوپەیمانێتی سێخۆڵەیی کە لەگەڵ عەرەبی سونە و مقتەدە سەدر هەیە بوو یەکلایی بکاتەوە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان خواستی هەبوو کە لە ڕێگەی بەکارهێنانی بردنەوەی پۆستی سەرۆک کۆماری عێراقەوە بە شێوەیەک لە شێوەکان چەقی سیاسەتی بگوێزێتەوە بۆ عێراق و لە عێراقەوە سیاسەت بکەوە لە ڕێگەی پۆستی سەرۆک کۆماری عێراقەوە جۆرێک لە لۆبی دروست بکات. یەکێتی نیشتیمانی کوردستانیش کەوتۆتە جۆرێک لە تەحەداکردنەوە بەرامبەر بە جەماوەرەکەی دەیەوێت ئەو پەیامە بگەێنێتە جەماوەرەکەی کە من بۆ خواستەکانی پارتی دیموکراتی کوردستان نادات بە تایبەتی دوای ڕووداوەکانی 8 تەموزی با بڵێن خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە کێشە لە نێوان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانیە دروست بوو جۆرێک لە انتیباع یاخود بۆچوونێ دروست بوو لای لایەنگرانی یەکێتی کە یەکێتی تازە چێتە ژێرباری خواستەکانی پارتیەوە بۆیە لە ئێستادا ئەمان لە ڕێگەی ئەم تەحەداکردن و ملەدان بۆی کە پۆستی سەرۆک کۆمار دەست بەرداری نابن بە شێوەیەک لە شێوەکان پەیامێکە بۆ لایەنگرانیان بۆی کە سیاسەتێکی سەربەخۆیان هەیە و نەچێتە ژێرباری خواستەکانیانەوە و بەدەر لەمەش دیارە ئەم پۆستە بۆ یەکێتی نیشتیمانی بە تایبەتی بەرپرسانی یەکێتی نیشتیمانی بەڕوونی ئاماژە بۆەکەن کە لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لای پارتی دیموکراتی کوردستانە و پێشیان وایە کە سەرۆکی پەرلەمانیش هەرچەندە لای ئەمانە بەڵام جێگرەکەی و سکرتێرەکەی تا ڕادەیەک لەژێر کۆنترۆڵی پارتی دیموکراتی کوردستانن بۆیە پێیان وایە ئەگەر پۆستی سەرۆک کۆماری عێراق لەدەست بدەن
هیچ پۆستێکی گرنگی ئەوتویان لە ژێر کۆنترۆلدا نامێنێت کە بتوانن لە ڕێگەیەوە یاری سیاسی ئەنجام بدەن و بتوانن لە ڕێگەیەوە با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان لە عێراقا ڕۆڵی خۆیان هەبێ. دیارە ئەم پۆستە تەنها یعنی ئەمێ ئەو ڕوونکەوە پۆستە تەنها ناکۆکی لێن خۆی لە نێوان یەکێتی پارتیە لەسەریە. ئەم پۆستە پۆستێکە لە بەرەوەی سەرۆک کۆماری عێراقا بە شێوەیەک لە شێوەکان ڕەنگە پارتی و یەکێتیش ڕێککەون بە ئاسانی ئەگەر خواستی وڵاتانی هەرێمی و خواستی لایەنەکانی یەک چوارچێوەی هەماهەنگی لەسەر نەبێت ڕەنگە دیسانەوە لەو لایشەوە بڵ بێت. بۆیە لە ئێستادا پۆستی سەرۆک کۆماری عێراق ئەتوانێت بڵێن تەنها لە نێوان یەکێتی پارتیە مای مستمر و ملدانی نییە، بەڵکو دەستەوەردانی دەرەکیە لەسەر ئەم پۆستە، بەڵکو هەوڵی زۆر چڕوپڕ هەیە کە یانەوێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم پۆستە دیارە لایەنی ئێرانی یانەوێت ئەم پۆستە بە دیاریکراوی بۆ یەکێتی نیشتیمانی بێ و وڵاتانی تریش بەشێک لە وڵاتانی عەرەبی تورکیاش لەگەڵەوەدان کە پۆستەکە بۆ پارتی دیموکراتی کوردستان بێ. بۆیە تۆ ئەکرێ بڵێن ئەم پۆستە بە شێوەیەک لە شێوەکان ملانەکان لەسەری لە ملانی لێ خۆیەوە گواستراوەتەوە بۆ ملانی هەرێمایەتیش تەنانەت. بۆیە ڕێکەوتن لەسەر ئەم پۆستە مەحاڵەوە قورسە تاکو ئێستا بە تایبەتی ئەوەی کە من پاکستانی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستانەوە بەدەستم گەیشتووە هیچ کامل نادەن، بەڵام ئەوەیە زانیاریکی زیاتر هەمەڕوو لەسەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان هەرچەندە خواستی هەیە پۆستی سەرۆک کۆمار ببات، بەڵام ڕازیە بۆی کە پۆستەکە بدات بە یەکێتی ئەگەر بەرەم ساڵح کاندید نەبێت. بەڵام بەپێی زانیاریەکان لە ئێستادا جۆرێک لە نەرمیدواندنی تر هەیە لە هەر پارتیەوە بەوەی کە ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک لە سەرکەوتن لە معادلەیە دەربچێت ڕەنگە داوا لە یەکێتی نیشتیمانی بکات لە مەسەلەی نەوت و غاز یاریەمی کوردستانە، لە مەسەلەی هەڵبژاردنە، لە کۆمەڵە پرسی ترە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیا بکە ڕەنگە ئەم جۆرە ڕێکەوتانە بێتە ئاراوە لە نێوان یەکێتی پارتی لەم حاڵتان گرتە کۆتایی بێت. بەڵام گرتەکەی بێت دیسانەوە لەو سەرشەوە مۆزوعی نەوت و غاز ملانی ئێران و تورکیای لەسەر ڕەنگە لەوێشەوە ڕێکەوتەکان دیسانەوە قورستر بن و یەکێتی پارتی نەتوانن بگەنە ڕێکەوتن بە تایبەت کە ئەجەندای جیاوازیان هەیە پارتی ئەوێت نەوت و غاز بە تایبەتی غازی سنووری کۆرمۆر لە ڕێگەی تورکیاوە بڕاوە یەکێتی نیشتیمانی بە پێچەوانەوە. بەڵێ نەگەڕێمەوە لای تۆ بۆ بابەتی پۆستی سەرۆک وەزیران دەگوترێت سەرچاوەکانی هەواڵ ئاماژیان بەوە کردبوو کە موقتەدا سەدر داوای لە هادی عامری کردووە خۆی کاندید بکات بۆ ئەو پۆستە. ئایا سەدرەکان لەم بارەیەوە هیچیان وتووە؟ بەڵێ ئەوە ڕاستە، ینی هەر ئەمڕۆ زۆرێک لە ئاژانسەکانی دەنگوباز لە عێراقدا ئەو هەواڵیان بڵاو کردەوە کە جێی سەرنجێکی زۆری چاودێر و شیکەرەوە سیاسیەکان بوو، بەڵام بەپێی لێدوانی یەکێک لە کەسە نزیکەکان لە موقتەدا سەدرەوە ئەو هەواڵەی بە تەواوەتی بە نادروست زانیوان کوڵی لێ کرد و ئاماژەشی بەوە کردووە کە بە هیچ شێوەیەک موقتەدا سەدر نەپەیوەندی تەلەفۆنی کردووە، نە پەیامیشی ناردووە بۆ هادی لە عامری. هەواڵەکە هەر خۆی لە خۆیدا سیر و سەمەرەیە، چونکە هادی لە عامری یەکێک بوو لە نێرە هەرە گەورەکانی موقتەدا سەدر، بەڵام هەندێک لە شیکەرەوەش ئاماژەیان بەوە دەکرد لە پێناو دوورخستنەوەی مالکی واتە نورین مالکی لە بواری سیاسی عێراقدا موقتەدا سەدر هەموو هەوڵێک دەدا، هەر بۆیە ئەم هەواڵە زوو لە ئاژانسەکانی هەواڵدا بڵاو بووەوە، بەڵام وەکو وتم لایەنی سەدر نکۆڵی لێ دەکات. بەڵێن ساڵح لە نێوەندی هەواڵی دەنگی ئەمریکا و پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان سپاسان دەکەم. سپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. ئیرۆ سێشەمێ وەزیرێ دەرڤەی عەرەبستانە سعودی فەیسەڵ بن فەرحان ئال سعود سەردانە ژاپۆنی کرد ji بۆ بە هەڤبەرێ خوێ ژاپۆنی یوشی ماسا هایاشیرا بجivê. هەردوو وەزیران دانوستاندن kirin li ser bihêzkirina peywendiyên Tokyo û Riyadê دوارên hêz û têhnê de û herwesa derînana hîdrojînê de. Wezîrê derveyê Erebistana Siûdî serxweşî lê hikûmet û gelê Japonê kir ji ber kuştina serokwezîrê berê Japonê Shinzo Abe lê destpêka vê mehê.
کەمتر لە ساڵێک دوای بردنەوەی خەڵاتی نۆبڵی ئاشتی بەهۆی هەوڵەکانی بۆ پاراستنی ئازادی ڕادەربڕین ڕۆژنامەنووسی فلیپینی ماریا ڕێسا کە ڕەخنەگیری سەرۆکی پێشووی وڵاتەکە و شەڕە کوشندەکەی بە مادە هۆشبەرەکان بوو خەبات دەکات بۆ ئەوەی لە دەرەوەی زیندان بمێنێتەوە لە کاتێکدا ماڵپەڕە هەواڵەکەی ڕوبەڕووی ئەگەری داخستن دەبێتەوە. کەمتر لە ساڵێک دوای بەدەستێنانی خەڵاتی نۆبل بۆ ئاشتی بەهۆی هەوڵەکانی بۆ پاراستنی ئازادی قسەکردن ڕۆژنامەنووسی فیلیپینی ماریا ڕێسا لە خەباتکردن بەردەوام بووە لە دەمێکدا ماڵپەڕی هەواڵی ناسراو بە ڕاپلەر ڕوبەڕووی ئەگەری داخستن دەبێتەوە. من ماریا ڕێسام من لە فلیپین ناوەندی هەواڵەکانی ڕاپلەر بەڕێوە دەبم. ئێمە لە دژی پێشێلکردنی سەروەری یاسا لە دژی پێشێلکردنی ئازادی ڕۆژنامەوانی و ڕادەربڕین پێشەنگی دەکەین. لە ماوەی کەمتر لە 2 ساڵدا دە فەرمانی دەستگیرکردنم بۆ دەرچوون. 3 لەو کەیسانە ڕەتکراونەتەوە بەڵام 7یان هەروە لە دژی من هەرماون. بەڵام ئەو پێامنێرە بەورەیە کە ڕەخنەگرێکی توندی سەرۆکی پێشووی وڵات ڕۆدریگۆ بووە ڕەتی دەکاتەوە بترسێت و بێدەک بمێنێت. زۆر شت ڕوویدا کە چاوەڕێم نەدەکرد وەک دەستگیرکردن هیچ کات ئەوەم بە بیردا نەدەهات بەڵام کاتێک ئەوە ڕوویدا من بیرم کردەوە کە بەڵێ ئێمە لە جیهانێکی نوێداین و دەبێت بۆ هەر پێشاتێک ئامادەبین. ڕێسا کە 10 ساڵ لەمەوبەر لە دامەزراندنی ئەو ناوەندەی هەواڵەکاندا هاوبەشی کرد ناچار بوو بوومانەوەی خەبات بکات چونکە حکوومەتەکەی تاوانباری کرد پێشێلی قەدەغەکردنی دەستوری بۆ خاوەنددارێتی ناوەندەکەی کردووە و هەروەها باجی حکوومەتیشی نەداوە. داتا فەرمیەکان دەری دەخەن کە کێشە بۆ ڕێسا و ناوەندەکەی لە ساڵی 2016 دەستی پێکرد کاتێک ڕۆدەریگۆ هاتە سەردەسەڵات و شەڕی مادە هۆشبەرەکانی دەست پێکرد کە تێیدا زیاتر لە 6200 کەس لە کردارەکانی پۆلیس لە دژی مادە هۆشبەرەکاندا گیانیان لەدەستا. گروپە مافخوازەکان مەزەندە دەکەن کە دەیان 1000 کەس تێدا کوژرا. پێم وایە لە کۆتاییدا هەموو کێشەکانی خۆم و کێشەکانی ناوەندی ڕاپلەر کێشە یاسایی نین بەڵکو سیاسین. ئێمە وەک ڕۆژنامەنووس کاری خۆمان دەکەین ناترسین پرسیاری سەخت دەکەین. من دڵخۆشم بە وزە و توانایی لە نێو پەیامنێرەکانی ئێمەدا هەیە. پەیامنێرەکانمان بەڕاستی وانن کە لە هێڵی پێشەوەن و لە هێنانە ئارایی پرسیارەکان جەخت دەکەنەوە. ئەو ئێستا کە بە کەفالەت هێشتا نەخراوەتە بەندیخانە ڕوبەڕۆی 7 دۆسیە و ناوەندەکەشی ڕوبەڕووی 8 دۆسیە دەبێتەوە کە پارێزەرانی ئەو کەیسانە بە پێشێلکردنی یاسایی لەلایەن حکوومەتەوە دەزانن. هەڵوێستی من بەرامبەر بە هەموو ئەمانە ئەوەیە دەستورێکی فلیپین هەیە ئێمە پەیڕەوی لە سەروەری یاسا دەکەین. لە 6 ساڵی ڕابردوودا بینیمانە سەروەری یاساکانمان تا چ ڕادەیەک پێشێل کراون و لە ماوەی 36 ساڵ کاری ڕۆژنامەوانیمدا 10 جار فەرمانی گرتنم دەرچووە. ئەوە هیچ مانایەکی نییە. لە 30 مانگی 6 حکوومەت فەرمانی بۆ نار کە ناوەندەکەی دابخات دوای کەمتر لە 2007 ڕێسا لە داوای پێداهاتنەوە بەسەر کەیسەکەیدا سەر نەکەوت کە تۆمەتبار بە بڵاوکردنەوەی گوتار کرابوو و لە ئەگەری زیندانیکردنی بۆ ماوەی 7 ساڵ نزیکتر ببەوە. بە لە بەرچاوگرتنی ئەوەی گوتراوە ئەخۆ من هیوادارم هەڵبەت هەمیشە هیوادارم بەڵام تەواو واقع بین و چاو لە ڕووداوەکانی 3 هەفتەی ڕابردوو دەکەم کە هاتوونەتە پێش و نیشانی دەدەن کە داهاتوویەکی ناخۆش لە پێش ئازادی ڕۆژنامەوانی لە فلیپین و ڕۆژنامەوانانی هەیە. دەبێت خۆراگر بین و هەر دەم ڕەخنەگر بین پێش ئەوەی خوێنمان لێبڕێت و گیان لەدەست بدەین. ئەو کە بۆ ماوەی 10 ساڵ لە سەرانسەری ئاسیا و لە جەنگەی شەڕداکاری ڕۆژنامەوانی کردووە ئامادەی هەر ڕووداوێکە بۆی بێتە پێش. ڕێساگوتی دەرەنجامی کەیسەکانی دژی ناوەندی هەواڵەکان دەتوانێت کاریگەری نەرێنی زیاتری لەسەر فیلیپینەکان و مافەکانیان هەبێت. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. و هەلگەرەکە دیە خەڵاتی نوبلا ئاشتیە ئیرۆ سێشەمبی کوڕیبەرە ji کار دەرخستیە میانمارێ ئان سان سووکی ji بۆ بیرانینا کوشتنا bavê xwe qehremanê serxwebûna welatberî 75 salan ئامادە نەبوو. مەراسیم لە یانگونی هاتن کردن وەرگرا خەڵاتی نوبلا ئاشتیە ڕاستی دادگەهکردنێ دەبە بە چەند تاوانن کو پتر بە تاوانن دروستکری و نەڕەوا تێن ناسکردن. ئەو بەری نەها بە 11 ساڵên زیندانی ژی هاتبوو جزاکردن لەوان ئامادە بوو ناوێ نەچاڤەڕێکردی بوو ئەگەر چی بەری نەها لە دەمێ زیندان کو زیندانێدا بوو دەستور جێڕەدەهاتدان و ئامادەی ڤار ڕەنگە بۆ نەیان بدە. هێرۆ
جامی ژنانی تۆپیپی جیهانی ئەوروپا بەچی گەشتووە بەڵێن دەخی لە دوێنێ دوو یاری زۆر گەرم و کوڕ هەبوو یاریەک لە نێوان ئیتالیا و بەلجیکا کە بەلجیکا توانی بە گۆڵێک بیباتەوە و هەروەها یاریەکی تر لە نێوان ئایسلند و فەڕەنسا بوو لەوەشا فەڕەنسا بە گۆڵێک توانی بیباتەوە و سبەینێ چارەکە کۆتایی دەستپێکا یەک یاری هەیە ئەویش یاری نێوان ئینگلتەرا و ئیسپانیایە باشە تا سبەینی هەرکە شاد و بەختەوەر بن و بەنامەکیدی کورتکردنەکشن بەدوعا کاتێکی خۆش.